کۆشکی سپی نەخشەڕێگای گۆڕی و ماڵاوی لە دەستێوەردانی ڕاستەوخۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە. دوای دەیان ساڵ لە شەڕ و دەسوەردانی ڕاستەوخۆ کۆشکی سپی بە فەرمی استراتیژی نوێی بۆ ئاسایشی نەتەوەی بڵاو کردەوە کە لاپەڕەیەکی نوێ لە مێژووی پەیوەندەکانی ئەمریکا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵەداتەوە. باپی بەڵگەنامە نوێیەکە واشنگتن چاوەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەرەو نیوەگۆی ڕۆژاوا سوڕێنێ. ئامانجی سەرەکی چیتر دەسوەردانی سەربازی ڕاستەوخۆ و تێچووی زۆر نییە. بەڵکو و پاراستنی بەرژەوەندەکانیەتی لاوزە و ئاسایش بەڵام بە تێچوویەکی کەمتر. استراتیژی جەخت لەوە کاتەوە کات چۆن کۆنتڕۆلی نفوزی ئێران بکە و تیرۆر بنبەر بکرێ با بێ ئەوەی پێویست بەمانەوەی سوپای گەورە لە ناوچەکەدا بکە. مارک شانەهان سپۆڕی سیاسی ئام هەنگاوە بە پاشەکشەی ئەمریکا و گۆڕین بۆ پەیوەندی کەیس با کەیس وەسفەکە. بەڵام لە دیوێکی ترەوە تۆم واری لە ئەنجومەنی ئەتلەسیەڵێ با بەڵگەنامەکە هەرچیەک بێت و هەرچی بڵێ. ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچەیەکە ناتوانرێت پشتگوێ بخرێت. هەر سەرۆکێکی ئەمریکا ناچارە گرنگی پێبدا تەنانەت ئەگەر ڕاوێژکارەکانیشی پێچەوانەکەی بخوازن. بە کورتی ئەمریکایە بێ بە دەستێک ماڵاوایی بکە بەڵام بە دەستەکەی دیکە هێشتا دەستکی دەرگاکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتووە.